وزيري پەروەردە ڕێز بنوێنە بە حورمەتەوە لە عەز مامۆستا وەستا کا بابێتە دەرەوە لە درێژەی خۆپێشاندانی مامۆستایان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە شاری هەولێرش ژمارەیەکی زۆر لە مامۆستایان خۆپێشاندانێکیان بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردە و پەرلەمانی کوردستانیان ئەنجامدا و تێدا بەکاربەدەستانی حکوومەتی هەرێمیان ڕاگەیاند تا مۆچەکانیان وەرنەگرن بەردەوام دەبن لە بایکوتکردنی هۆڵەکانی خوێندن ناکرێ من 3 مانگ موچە وەرنەگرم بسمە دەوام بکەم کاتێک کە مێشکم سابێت دەتوانم دەرسەکانیش ببرێمەوە بەڵام کاتێک کە من بچمەوە ماڵەوە گرفتی خێزانیم هەبێ چۆن دەتوانم ژیانێکی شایستە بۆ خۆم و بۆ مناڵەکانم دابی بکەن بۆیە داوا لە حکوومەتی بەڕێز دەکەم کە ئەم شعارەی هەگرتووە حکوومەتی هەرێمی کوردستانی بەڕێز با چیت کە دەستی بەو ملەتەی نەکا حکوومەتی هەرێمی کوردستان دەپرسم ئایا تعویزمان بەچ دەکا 3 مانگە موچە نەدراوە موچە نەبێ مامۆستا چۆن ئەرچی خۆی دەکا خۆی لە هەموو شوێنێک ئەرک و باجبات هەیە ئەرچی خۆم دەکەم مافەکەم چییە نابی مافەکەی خۆمان وەرگری مافی ما بەرامبەر حکوومەتیە موچەیە یعنی کەمترین مافی مامۆستا موچەکەیەتی کاربەدەستانی وەزارەتی پەروەردە با مامۆستایانی ڕاگەاند هۆکاری نەدانی مۆچە پەیوەندی بەو قەیرانە داراییەوە هەیە کە بەڕۆکی هەرێمی کوردستانی گرتوتەوە. کوردستان بە قەیرانێکی داراییدا تێپەڕ دەبی بڕواناکەم حکوومەتێک پارەی لەبەردەست بێت و موچە سەرف نەکە خۆی بخاتە مەوقفێکی وا حرجەوە بەس دیارە ئەزمەکە لەوە گەورەترە ئەوەی کە باز دەکرێت لە هەر کاتێکدا کە بەشی 1 مانگ بکەوێتە بەردەستی وەزارەتی دارایی بێگومان دابەش دەکرێت و لە دوای وەزارەتی پێشمەرگە و هەندێک وەزارەتی ئەمنی حتمەن وەزارەتی تەربیە ڕەنگە لە پێش خەڵکانی تر موچەکانیاندا مامۆستایان بڕیاریاندا لە ڕۆژانی داهاتوش بڕژێنە سەر شەقامەکان و بەردەوام بن لە خۆپێشاندان تا مۆچەکانیان بۆ دابین دەکرێت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.